والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، سلامي خواهي قورتان لبي إيمان داران مسلماناني خوشويست. خواهي قور عبادتي أمر مانش لي قبولك إن شاء الله تعالى بخاد سر ترازوي چاك كان من لقناح كان من خوش ببي إن شاء الله تعالى. باسی ئەومان کرد دوێنێ لە خزمەتی ئێوەدا گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگار. بەڵام ئەمڕۆ ئەڵێن گەڕانەوە بۆ لای پەروەردگار بۆچی؟ یعنی لەبەر چی بگەڕێنەوە بۆ لای پەروەردگار؟ ئەمە پرسیارێکە زۆر جار لەوەی خەڵکێک کە ڕوو لە خوا نەبێ کاتی ئەڵێی کاکە بێ بگەڕێرەوە بۆ لای خوا عیبادەت کە خوا بناسە، ئەڵێ بۆچی بگەڕێمەوە بۆ لای خوا؟ کابرا لەوەیە ئەگە ئیماندار بێ ئەمە توێ ناڵێ، ئەگە کەمێ ڕەحمە و بەزەیی و کەمێ، بەس ئەگە مولحید بێ، بێدین بێ، مولحید بێ، ئەمە توێڵێ. لەوەیە سەرسەختش دیفاعکا لەم قسەی خۆیە، بڵێ بۆچی بگەڕێمەوە بەلای خوا؟ تۆش ئەبێ وەڵامێکت هەبێ، ئەبێ جوابێکت هەبێ کە تۆ ئەم دینە پاکەیە، ئەم ئیسلامە شیرینەیە، ئەبێ تێیگەینی بۆچی ئەگەڕێیتەوە بۆ لای خوای پەروەردگار. چونکە خوای گەورە بەندەکانی خۆش گەرەک، ئەمە جوابەکەیەتی. تۆ بەندەی خوانیت، ئەگە خوا بخوای بەخوای خۆی زانی تەبەن بەندەیە، مرۆڤە، ئینسانە، دروستکراوە. خوای گەورەش بەندەی خۆشەوێ، حەزەکا بەندەکەی لە خۆشیە هەبێ. خوای گەورە بانیەکا بۆ خۆشبەختی، بۆ کامەرانی، بۆ ئەوەی ژیان و قیامەتی خۆش بێ. چونکە خوای گەورە ئێمە باسی کردووە جەلە جەلالوهو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خوای پەروەردگارش ئەو کەسانەی کە ئەگەڕێنەوە بۆ لای یەکێکان لەو سنفانی کە خوا خۆشیانەوێ. إن الله يحب التوابين، ئەو کەسانەیە گەڕێنەوە بۆ لای پەروەردگار خۆشیانەوێ. ئەمجا پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: الله أشد فرحة بتوبة عبد. خوا زۆر پێی خۆشە کاتێ بەندەیەکی تەوبە ئەکا و گەڕێتەوە. هەر بەندەیە ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار پێی خۆشە، خواگیان پێی خۆشە. خۆشترین، باشترین، چاکترین سیفەت ئەو سیفەتەیە کە ئینسان بەردەوام ئەگەڕێتەوە. یعنی بەعزە جارێ ئێمەش هەڵە ئەکەین، گوناحەکەین، تاوانەکەین، سەرپێچیەکەین، ئەگەڕێینەوە. ئێستا ئەو برایانەی کە دێنەوە ڕەمەزان بۆ ڕەمەزان دێنەوە بۆ مزگەوت، کارێکی باشە، ئێمە دڵیان نەشکێنین، بەڵام بەردەوام بن باشترە. بەردەوام بن باشترە. تۆ بەس لە ڕەمەزانە مزگەوت نەبینی، ئەوە باش نییە. خۆی ئیشەکە باشە لە کولی، ئایا ئەمیشەی ئەم مرۆڤە کە ڕەمەزانان تێن بۆ مزگەوت باشە، خراپ نییە. لەو کەسانە نەبین بڵێن کورە هەر ڕەمەزان تێ قیمەتی چییە؟ قەت وا مەڵێ. کەس نازانێ ئێمە بەچی خوا لێمان خۆشەوێ، کەس نازانێ. قەت ئەو قسانە مەکە. لەوەی ئەو ڕەمەزانە هاتە بێ خوا بەس ئەو ڕەمەزانەی لێ قبوڵ کردی و بخاتە باشت. لەوەی من و تۆش 100 ڕەمەزانمان کرد بێ خوا لێمان قبوڵ نەکا. تو زانی قەت ئەو شتانە مەڵێ، ساردی مەکەرەوە، بەڵکو تەشجیعی کە، بڵێ دەستە خۆش بێ، دەستخۆشی لێکەم، ڕەمەزانەتی بۆ مزگەوت، قورئانە خوێنی، خێرەکەی، لەناو مزگەوت تا خزمەتەکەی، هەموو کارە باشەکانی تر. بەس حەز ئەکەم خۆشتمەوێ، ئەمانە بەردەوامی پێ بدەی. لە مانگەکانی ترا با کەمێ زیاتر بێ، ئەگەر لەمە زیاترش نەبێ با کەمتر بێ. ئێستا 5 فەرستەی بۆ مزگەوت هەوڵدە بیکە 2، بیکە 4، بیکە 3، بیکە 2، ئەضعف الئیمان بیکە 1. ئەمڕۆ خێری باشەکەی کەمتری کەرەوە هەموو ئیشەکانی تر، چونکە خوای پەروەردگار بەمە خۆشی گەرەک. خوای پەروەردگار لە حەدیسی قودسیە فەرمێ: یا ابن آدم، ئەی بەنی ئادەم. طبعا قودسی، حەدیسی قودسی و حەدیسی پێغەمبەرمانەیە عەلەیهی سەڵات وەسەلام. حەدیسی پێغەمبەر لە خۆیەتی، خۆی وتێتی، خۆشی معنای کردووە. حەدیسی قودسی لە خواوەیە، بە خۆشی معنای کردووە جەلە جەلالوهو، بەس پێغەمبەر گێڕایەتەوە. فەرمێ: ئەی بەنی ئادەم، هەرچی کاتێ تۆ داوا دەکەی و ڕجاء ئەکەی، هەرچی کاتێ تۆ داوا ئەکەی و ڕجاء ئەکەی، غەفەرت لەکە ما کان منک ولا ئوبالی. تەمە حەدیسە قودسەکان زۆر خۆشە. هەرچی کاتێ تۆ داوا ئەکەی، هەر بەندەیەک خوام کردە لە حوتەبەقەی زەویەوە، نەک لە بان زەوی، هەتا حوتەبەقەی ئاسمان، گوناحەتە بێ،
خواجیانە فەرمێ هەرچی کاتێ داوا ئەکەی و ڕجا ئەکەی، هەم داواکردن هەم ڕجاکردن، ڕجای شتێ ئەکەی خوا بداتێ. ئەژێ باکم نییە ئەدەمێ و هیچ باکمش نییە. ئەمە خوای پەروەردگارە فەرمێ یا ابن ئادەم باش بزانە ئەگەر هەموو دنیا عەنا ئەسسەما ئاسمان هەمووی گوناحی تۆ بێ، ئەسا شەو سەر بەرز ناکەیتەوە تەماشای ئاسمان کە ئەم ئاسمانە هەمووی گوناحی تۆیە، ڕاشڕەشی کردەتەوە، باشە گوناحی هەر یەکێ لە ئێمەیە ڕەشی کردەتەوە. ئەفەرمی خوای پەروەردگار ئەگەر هاتی ثم استغفرني غفرت لك ولا أبالي، هاتی استغفاری منت کرد و پەشیمان بیتەوە، وەڵای هەموو گوناحەکان لێ خۆشە بووم و هیچ باکمش نییە. ئەیتر چیمان پێ بڵێ موسڵمانەکە؟ ئەوە خوایە، خوای ئێمە کە عیبادەتی بۆکەین ئەوەیە جەلە جەلالوهو وە خۆی بناسین. ئەو ئەرحەم الراحیمینیە لە دنیادا یەک بەشێ لە ڕەحمەتەکەیە لەم دنیایە، یەک بەشێ، 99 بەشی لە قیامەتایە. 99 بخەبان ئەم ڕەحمەتە بۆ ئیماندارە، یعنی زۆر دڵتان خۆش بێ بۆ عیبادەتی کە دەیکەن و زۆر دڵتانش خۆش بێ بە ڕەحمەتی خوا، بەڵام لە دڵشەوە بترسن کە خوای گەورە بین الرجاء والخوف ئینسان ئیماندارەش. یا عیبادی ئەمجا فەرمی ئەی بەندەکان، ئێوە بە شەوان گوناح و بە ڕۆژان گوناح دەکەن، بە شەوانش دێن داوام لێ دەکەن و پەشیمان دەبنەوە و ئەگەڕێنەوە بۆی لێتان خۆش بوون، ئەوە لێتان خۆش دەبم. یعنی ئەگەر ڕۆژ گوناحت کرد شەو داوات کرد لێ خۆشە بێ، ئەگەر شەو گوناحت کرد ڕۆژ داوات کرد لێت خۆشە بێ. ئەمانە مانای نییە ئەم حەدیسانەی کە تۆ گوناح بکەی بەردەوام، نا، بەڵکو جارجار ئینسان مرۆڤ شەیتانەی خێڵەتێنێ، نەفسی خۆی خەڵەتێنێ، دنیای خەڵەتێنێ، جارجار ئەبێ ئینسان فکرێ بکاتەوە و بگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتێکی بینی مناڵێکی گردەتە باوشەوە، زۆر بەتونی گردێتی مناڵەکە. بە ئەسحاب و یاوەرانی فەرموو ئەو ئافرەتەتان بینیە؟ وتیان بەڵێ. وتی ئەو مناڵە ئەوە چییە؟ وتیان ئەوە مناڵی خۆیەتی. وتی ئەو ئافرەتەتان بینیە چۆن باوشی کردەتە ئەو مناڵە؟ ها بەتونی گردێتی. کاتێ دایکە کەوێتە تنگانەوە مناڵەکە چیەکە یەکسەر؟ باوشەکاتە مناڵە. باوک کاتێک کەوێتە تنگانە مناڵەکە چی لێکای خاتە پشتی خۆی. یعنی ێژە با خۆم شتێکم لێ بێ دایک و باو، بەس مناڵەکەم شتێکی لێ نەبێ. خۆ ڕوح عەزیزە، بەڵام عەزیزەکە لە چیایە؟ خۆشەویستی بۆ مناڵەکە. پێغەمبەری خوش نمونەمان بۆ دێنێتەوە، ئەڵێ ئەو مناڵەتان بینیە لە باوشی ئەو ژنە کە باوشی کردە پیا بەتونی؟ فەرموویان ئەی پێغەمبەری خوا بەڵێ. وتی ئێوە ئەڵێن ئەو ژنە ئیستە پێی بڵێ مناڵەکەی فرەدات ناو ئاگرەوە؟ وتیان ئەی پێغەمبەری خواشتی وا چۆنە بێ؟ دەیوتی خۆشەویستی ئەو ژنە چەندێکە بۆ ئەو مناڵەکە نایخاتە ناو ئاگرەوە. خودای گەورە وەلیلله المەثل الأعلا بۆ بەندەکانی وەک ئەو دایک و مناڵەیە، حەزەکە یەک بەندەی نەچێت ئاگری دۆزەخەوە. ئەمەنە بەندەکانی خۆشگەرە، ئیلا مەگەر خۆی قەراری دابێ، ئیتر خوای گەورە زوڵم لە کەس ناکە، خۆی نەوێتی بچێتە باش، نەوێتی خوا لێ ڕازی بێ، ئەو شتێکی ترە، بەڵام ئەوەی بوێتی خوای پەروەردگار ئیلا لێی خۆشە بێ. واتە ڕەحم و بەزەیی زۆرترە لەو دایکەی بۆ ئەو منداڵە خوای گەورە بۆ بەندەکانی. دووەم یانی مانداران بۆچی بگێڕینەوە؟ چونکە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ پاکمان ئەکاتەوە. بۆچی وتێتی دەرگای تەوبە داناخرێ؟ تەوبە ئیلا خۆر عەکس هەڵبێ یان هەتا غەرغەرەی قورگ، یعنی هەتا تو ئەتوانی نەفەس بدەی، هەتا ئەتوانی قسە بکەی، تەوبە بۆ تو هەیە، بۆ من هەیە، بۆ گشتمان هەیە. ئەمە ئەم حەدیسە بێ کەمێشی بکەینەوە بە کوردیەکەی خۆمان تێبگەین. هەتا ئەتوانم لەفزێک وشەیەک بەدەمدا دێت، تەوبە بۆ من هەیە، بۆ تو هەیە، بۆ گشتمان هەیە. هەرچی کاتێ نەمتوانی تەواو لە دنیا گەرەکمە دەربچم، تەوبە نامێنێ. تو ناتوانێ قسە بکەیت، تەوبەی چیەکەی؟ هەمان کات دنیاش وایە، هەرچی کاتێ دنیا نەما تەوبە نامێنێ، ژیانت نەما تەوبە نامێنێ. لەو دوو حاڵەتە، غەیری ئەمە تەوبە بەردەوامە. چکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام حەتا ئەم دوانە نەبێ، ئەمجا لەوە خۆشتر موژدەی خۆشترمان پێدەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکمانەیە
100 ساڵ ژیاوە 90 ساڵی گوناحە باشە 10 ساڵی ماوە ئەگەر بگەڕێتەوە ئەو 90 ساڵە بە سادیقانە و ڕاستگۆیانە خوای گەورە جەلە جەلالو لە لاپەڕەکانی نووسراوە ئەم پیاوە 90 ساڵ خراپەی کردو وایە 10 ساڵش خێر بەس کاتی ئەم مرۆڤە کە تەوبەی کرد و پەشیمان بۆ گەڕاوەوە چووە ئەو دنیا لەو دنیا قایمەکە کاتی ئەبینە نووسیا 100 ساڵ خێر و چاکەی کردووە 90ەکە ئەگۆڕێ چکە پێغەمبەری خوا فەرمیێ ئەتائیب من ذەنبە کەمەن لا ذەنبە لەه هەر کەسێک گوناحەکە کاتی تەوبەی کردووە کەوەی گوناحی نییە نامێنێ ئەسڕێتەوە هەمووی خاڵێکی ترمانەوەیە خوای پەروەردگار ئەفەرمێ هەر کەسێ ئەوێتی خوای گەورە دەرگای لێ بکاتەوە بۆچی بگەڕێنەوە بۆ لای خوا دەرگامان لێ بکاتەوە دووەم بۆی پاکمان بکاتەوە سێم بۆی دەرگامان لێ بکات من لزم الاستغفار جعل الله له من كل هم فرجا ومن كل ضيق مخرجا ئەمە بکە وردی ڕۆژانەت هەر کەسێک ئەم دوو پیشەی هەیە و پێویستی پێیەتی هەر کەسێ ئەژێ ئیستیغفار بکاتە پیشەی ڕۆژانەی زۆر لەسەر زبانی بڵێ استغفر الله استغفر الله استغفر الله واتوب إليك ئەمە بڵێ ئەڵێ هەر کەسێ هەر غەمێکی بێ خوا غەمەکە لەعادا بووی هەر غەمێکی بێ لایەدا ئەمجا ئەفەرمێ هەر تەنگانەیەک ناخۆشیەک مصیبەتێک دێتە ڕێگای ئیلا خوا بووی لەعادا زۆر ئەمە بکە وەک ئیمامی حەسەنی بەسری کابرایەتە خزمەتی وتی ئەی ئیمامی حەسەن من پارەم نییە وتی استەغفیرڵای خوا بکە لە خوا داوا بکە کەسێ وتی خانیم نییە ماڵم نییە ئەوەم نییە ئەم نییە زۆر بوون ئیتر هەمووی هەر ئەم وشەی وت پیان دوای وتیان پێی ئەو حەدیسانەی هێناوە بووی خاڵێکی ترمانەوەیە بۆچی بگەڕینەوە بەلای خوای پەروەردگار چونکە بۆ ئەوەی لە تاوانەکانمان خۆش ببێ وەخوای پەروەردگار لەگەڵ ئەوەشدا بزانە چەندێ تاوانت هەبێ بە گەورە و بچکەوە خوای پەروەردگار هەرچی پێڵێ ئەو ئایەتە شیرینە زۆر جار ئەوە ئاوێکە ئەیکاتە دڵی هەموومانە کاتێک خوێنیتەوە لەسەری ڕاوەستە ئایەتەکانی قورئان جارجار کەمێ هەندی ئایەتەی ڕاوەستە لەسەری فکری لێ بکەرەوە قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله ئەو بەندانەی کە زیاد ڕێیان کردووە لە نەفسی خۆیان سنووریان بەزاندووە خوای پەروەردگار ئەفەرمێ وریابە قەت نەڵێی خوا لێم خۆش نابێ قەت نەڵێی مەویست نەبی مژدەی مەویستی مەدەنە خەڵک قەت مژدەی ناومێدی مەدە خەڵک بەناو خواوە لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا خوا لە هەموو گوناحکان خۆش دەبێ إنه غفور رحيم إلا من تاب وآمن وعمل صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات أو كسيك توبأك بشيمان بيت أو قريتوا إيمان بخوائنه كارو كرداري شاءك أو كاتخوي بردقات كرده وخرابه كان يقرب وشاك يعني هموي أكاتا شاك چونکە ئینسانی مسلمان ئینسانی بڕوادار ئەتوانێ ئەم مانگێکی پیرۆزە ئەزانن ئێمە ئیسا ئەمڕۆ دووێتی وایە ئەمڕۆ نەڕۆیشتووە دوێنێ ڕۆیشت هەر کەسێ ئێماوە ڕۆژ و 29 دوعامانەیە ڕاستە و خوا قبڵێکە ئێستا ڕۆیتەوە جەدوەلێدانە لە ماڵە 22 دوعا بنووسە 29 دوعا دانەیەکی ڕۆیش دوێنێ فریان نەکەوتین باسیکەین ئەزانن کێ پێش فتار تۆ دوعاکەی خوای گەورە تەماشاتەکە ڕاستەوخۆ پەردەی تیان نییە و دوعاکەتش قبوڵە ئەمە قسەی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم دوعاکانت بە دابەشکە خۆت ماڵت مناڵت فێریان کە بڵێ هەموو 10 دقەی ما بۆ بانک با بکەینە بەرنامە ڕەحمەتان لێبێ 5 دقەی ما ئەوەشیا لە مزگەوتە لە فتارە ئەمە ئەم سونەتە زنی بکەنەوە بۆ خۆتان بڵێن ڕەحمەتان لێبێ 5 دقەی ما با بێدەنگ بین هەر کەسێ لە شوێن خۆی بۆ خۆی دوعا بکە بین خۆی خوای چیت هەیە هەر ڕۆژی دوعایە دابنە گشت ڕۆژە دوعایە دووبارە مەکەرەوە بۆی دوعاکانت دەوڵەمەند بێ خوای گەورە دوعاکان تەمۆی قبڵ بکە
چونکە ئەمە دوعا زۆر گرنگە. ئەمە یەکیان وە شەوانێش خوا پێشی نوێژ کاڵاسن شەو نوێژ، چونکە حەیفە ئیسە تو شەو نوێژ نەکەی، حەیفە لە ڕەمەزانە تو شەو نوێژ نەکەی ئیجاکەیەکی تر هەوڵدە دوای وتر شەتوانی هەر نوێژکەی پێشی بانگ نوێژەکەت کە و 5 دقەش بە لە بانگ هاتر تەواو حازری بۆچی بۆ ئەوەی کە بانگ بدا و بێ بۆ مزگەوت بە لەوەی 5 دقە دوعا بکە هەموو شەوێ. ئەمە کارێکی پیرۆزە. خی گەورە لێ بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغکە، عیبادەتمان لێ خۆی قبول کە، خی گەورەی قەڵەمی عەفوی بێتە سەر تاوان گوناح سەرپێچی ئەوەی ئەزانین ئەوەی نازانین. خوایە هەر کار و کردارێکمان کردووە کە خراپە ئێمە پێ زانین خوای لێمان قبول کە، پێی نازانین لێمان قبول کە. خوایە بۆ خاتر گەورەی خۆت ئسمی عەظەمی خۆت خوایە لە مردووی هەموو لایەکمان خۆش بی، بە تایبەتی لە مردووی ئەم پیاوە عەزیزانە.